سڵاتان لێ بێم کاتتان باش دیارە لە دوای گرژی و ئاڵۆزیەکانی شەوی ڕابردوو لە نێوان وڵاتە زەریازەکان نرخی دۆلار لە بازاڕەکانی عێراقا بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەوە یا بە شێوەیەکی تر نرخی دینار بەرامبەر بە دۆلار داشکانی زۆری بەخۆوە بینیوە. ڕۆژی ڕابردوو $100 بە 141,150 دیرهەم مامەڵەیەکەوە دەکرا، بەڵام ئێستا لە دوای گۆڕانکاریانی کە هەیە $100 لەم کاتێک کە من قسە دەکەم بە 144,000 و نزیکەی 800 دینار مامەڵەیەکەوە دەکرێت و شارەزایانی بواری دراو یان شارەزایانی ئابووری باز ئەوە دەکەن کە ڕەنگە بۆ ڕۆژانی ئایندە ئەگەر دۆخەکە ئاڵۆزتر بێت نرخی دۆلاری بەرزتر بێتەوە. لە پاڵ نرخی ئاڵێن دۆلاردا نرخی ئاڵتونیش بەرزبوونەی بەخۆیەوە بینیوە، تەنها نەود نەبێت نرخەکەی نزیکەی $2 بۆ $3 داشکانی بەخۆیە بینیوە نرخی نەوتی خاو لە بازاڕەکانی جیهانە. بەڵام ئەم گرژیانی کە هەیە ئێستا دۆخی بازاڕی تا ئەندازەیەک شێواندووە، ئاڵوگۆڕی دینار دۆلاری تا ئەندازەیەک ڕاگرتووە قورس کردووە. لە کاتێکدا ڕۆژی ڕابردوو کۆمەڵشان پێکرد $100 بەرامبەر بە 141,000 دینار و 300 دینار مامەڵەیەکەوە دەکات، بەڵام ئێستا $141 بەرامبەر بە 144,000 و نزیکەی 500 دینار مامەڵەیەکەوە دەکرێت. ئەوەش ئێستا بازاڕی دۆلارەکەی لە شاری سلێمانی قسەم کرد لەگەڵ بەشێک لە کڕیاران و فرۆشیارانی دراو باسییانەوە کرد ئێستا دۆخەکە تا ئەندازەیەکی زۆر ئاڵۆزی پێوەریە.